وەفتێکی ئێران لە هەرێمی کوردستانەوە گفتوگۆ لە سەرکێشەکانی گۆڕان و یەکێتی دەکەن لە سەرپۆسی پارێزگاری سێمانی. کۆمەڵی سامی کوردستان وادەی بەستنی کۆنگرەی خۆی بۆ 2 مانگی تر دواخست. بەڕێزان ساوتان لەبێ. لادانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا سەلیم جبوری کاندیدی عەرەبی سونە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتەران بۆ سەرۆکی خولینەوەی پەرلەمانی عێراق هەڵبژێردرا. دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق کە تا ئێستاش بەردەوامە و تایبەتە باڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراق و دووجێگرەکەی سەرەتا هەریەکە لە سەلیم عەبدوڵڵا ئەحمەد جبوری کاندیدی عەرەبی سونە و شروق عەباچی کاندیدی حەزبی شیوعی عێراق خۆیان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان هەڵبژێرد. دواتری سەلیم جبوری لە کۆی دەنگی 273 پەرلەمانتار 194 دەنگی بەدەستێنا و بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران وەک سەرۆکی پەرلەمانی عێراق هەڵبژێردرا. لە هەمان کاتیشدا شروق عەباچی تەنها 19 دەنگی پەرلەمانتارانی بەدەستێنا و هاوکاتیش 6 دەنگ بە پوچەڵکرا و ئەژمار کرا. سەلیم جبوری سەرۆکی نوێی پەرلەمانی عێراق جێگیری سکرتێری گشتی حەزبی ئیسلامی عێراق و ساڵی 1970 لە قەزای مەغدادیە لە پارێزگای دیالە لەدایک بوو و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە لایەن ئیتلافی متحیدون بە سەرۆکاتی و سامونەجێفی بۆ پۆستی سەرۆکایەتیکردنی پەرلەمانی عێراق کاندید کرا. عدد المصوتين ژمارەی دەنگدەران 273 دەنگ بوو. عدد الحاضرين من أجل التصويت ئەو کەسانی کە ئامادە بوو بۆ دەنگدان ونتيجة للفرز ظهر لە ئەنجامی جیابوونەوەکە دەرکەوت کە 6 کارتی پوچەڵی تێدایە ئەژمار نەکراوە. وحصل الأخ الدكتور برامان دکتۆر سەلیم جبوری على 194 194 دەنگی بەدەستهێناوە. بەم شێوەیەش ئەو براوەیە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق. بەڕێزان ڕاستەخۆ دەچینە پەرلەمانی عێراق لە شاری بەغدا بۆ هەڵبژاردننی جێگیری سەرۆکی پەرلەمان. هسه احنا امام مشكله بسيطه خليني اكمل. هسه راح اعطيكم كلام كلكم. لا انا يهمني ان نتوصل الى قرار. النتائج المعلنه هي الاتيه: الأخ الدكتور حيدر العبادي حصل 149. حيدر العبادي، أرجوكم ما راح ترتاحون شوية؟ ما تتعبون هيك واقفين؟ الأخ الدكتور أحمد الشلبي حصل على 107. الأخ فارس جديو حصل على 6. الأوراق الباطلة کارتە پوچەڵکراوەکان سیانزە کارت بوون. 274 سەرجەمیان 247 دەنگ بوون. الآن أنا أريد قرار من المجلس. ئێستا من بڕیارێکم لە ئەنجومەنە دەوێت. بڕیارەکە اجى واحد بالأخير التحق فالتحق وصاروا 274. مطلوب قرار واضح. کەسێک زیاد کرا بوو بە 274 دەنگ. ولا بالنظام الداخلي حل. نە لە دەستورە چارەسەر هەیە نە لە پەیڕەوی ناوخۆیان. من چارەسەرێکم لە ئەنجومەنەوە ئێستا چارەسەریم کێشێ بکەین و بڕیارێک بدەین. بقلب بارد لأنه أنا أشعر في مشاكل كثيرة بالدستور، في مشاكل كثيرة بالنظام الداخلي. من نزام کێشێکی زۆر لە دەستور و لە پەیڕەوی ناوخۆیە. ئەگەر بانێ بەرەو پێش بڕۆین پێویستە جورئەتمان هەبێ و بڕیارێک بدەین. فأنا راح أعطي فرصة للكلام بشرط أن تقترن بمقترحات. اللي ما عنده مقترح أرجو أن لا يتكلم لأنه هيسوي لنا مشكلة بعدين. تفضلي ست حنان.
بسم الله الرحمن الرحيم. بەنای شكرا خۆی سيادة گەورە الرئيس. زۆر سپاس يعني سەرۆکی أتمنى پەرلەمان الأخوة الحاضرين كلهم من يكونوا داوا لە معنا. ئامادەبوانەکەم هەمویان شرعية لەگەڵمانە بن انتخاب دكتور سليم شەرعیەتی ناقصة. دکتۆر ولازم سەلیم ئێستا ينتخبون الثلاثة في نفس الجلسة. لو رفعنا الجلسة پێویستە إلى هەر جلسة سێکیان أخرى لە یەک يعاد انتخاب جلسەیە تحت هەڵبژێرن دكتور سليم مجددا. هاي ئەگەر نقطة هەر سێکیان لە كريتية جلسەیەکە هەڵ نەبژێرنەوە جارێکی تریش سەرۆکی پەرلەمان هەڵەبژێرێتەوە أما ننتخب الثلاثة اليوم أو يكون الانتخاب يعاد. کەواتە دەبێ ئەمڕۆ هەر سێکیان هەڵبژێرن یان لە جلسەیەکی ترە هەڵبژاردنەوە بۆ سەرۆکی پەرلەمانیش بکرێت أمامنا خيارين بتقديري أنا ما لهم ثالث. دوو بژاردەمان لەبەردەستە بالأصوات ونعيد جولة أخرى وهاي ما راح تطلع نتائج. یانەوە تا جەولەیەکی تر بکەینەوە تەسەوریش ناکەم هیچ لە ئەنجامەکان گۆڕانکاری بەسەرا بێ یان ئەبێ جارێکی تر كانديد إثابتهم في جلسة واحدة وإذا لم ينتخب الاثنين تبقى الانتخاب ناقص ويفترض يعاد في جلسة أخرى. زين أنا هسه فهمت وجهة نظرك اقتراحك أما أنه نعيد التصويت على الاثنين الكبار اللي هم حصلوا على الأصوات أو أنه نطلب ترشيح جديد. یانە بێت دەنگ لەسەر ئەو دوو کەسە برێن کە زۆرترین دەنیان هێناوە یانەوە تا جارێکی تر دەرگای کاندیدکردن بکەینەوە. محمود اي تفضل. اي شكرا دقيقة. طلبنا مداخلة من الصباح لأن استجدت عندنا حالة لم تعالج في الدستور. لە بەیانیەوە داوای مداخلەیەکەکەین بەڵام لرئاسة مجلس النواب أو النائبين أي أن الدستور ساكت ونحن متمسكين دستور بحدود بێدەنگە النص. ئێمەش پێیوەستین بە چوارچەوەی ئەو بەندەی دەستورەوە. الدستور بالنسبة لرئيس الجمهورية عالج الأمر بشكل صريح. دەستور بۆ سەرۆکایەتی کۆمار کێشەکەی چارەسەر کردووە بحيث نصف عدد المصوتين حتى لم ئەگەر کەسێک زۆرینی ڕەهاین هێنا ئەوەی زۆرترینی هێناوە ئەو هەڵەبژێرێت. حتى لو لم يحصل أحدهما على الأغلبية المطلقة لعدد الأعضاء وعلى هذا الأساس عندما لەسەر ئەم بنەمایە وتقدم أكثر من مرشح کە زیاتر لە کاندیدی خۆی هەڵبژارد أقوم الحساب بها أقوم بأعلى الأصوات أقيس ئایا کامیان زۆرترین دەنگ هەڵبژێرین یانەوەی کە ئەو بەندەی لە دەستورە پەیوەندی بە سەرۆک کۆمارەوە هەیە یانە بێ بگەڕێنەوە بۆ ئەو بەندەی کە سەرۆکی پەرلەمان قسەی لەسەر کرد کە زۆرینەی ڕەهایە چارەسەر چییە؟ یارمەتیم بەوا تەواو بووم چارەسەر چییە؟ ئەگەر دەنگەکان وەکو یەک بوو ئەی چارەسەر چییە؟ ئەگەر وەکو ئەمڕۆ من داواکارم بۆ ئەم شتە شاراوەیە کە تووشی کێشەمانەکە داوا لە ئەنجومەنی داواکارم ئەنجومەنی نوێنەران ڕاوێژ بە محکەمەی دەستوری بکات. شكرا سيادة الرئيس. سيادة الرئيس سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆەوەی پابەند بین بە لایەنی یاساییەوە و پەیوەند بین بە پەیڕەو ناوخۆی پەرلەمانەوە ولا نەدەین پەیڕەو ناوخۆی پەرلەمان دوای ئەوەی کە دەرگای کاندیدکردن داخرێ سەرۆکی پەرلەمان دواتر جێگریەکەم دواتر جێگری دووەم بە زۆرینەی ڕەها هەڵدەبژێرێن ئێمە پێویستە پابەندبین بەمە و ئەبێت زۆرینی ڕەها بەدەست بهێنن. کاندیدەکان نەیانتوانیوە زۆرینەی ڕەها بەدەست بهێنن لە زۆرینی ڕەهای ئەندامانی ئەنجومەن. من پێم وایە کاری ڕاست ئەوەیە بە هەمان هەڵبژارم کرێت بۆ هەمان کەسانە دەبێ هەڵبژاردن کاتێکی بکرێتەوە. هي استاذ محسن انا اقدر وجهة نظرك بس احنا عندنا مشكلة الان لا يوجد حل دستوري عندنا. بەڵام ئەو کێشێکی ئێمانە هیچ چارەسەرێکی دەستوریمان نییە و هیچ چارەسەرێکیش لە پەیڕەوی ناوخۆ نییە. دەنگ لەسەر هەرسێکیان بدەینەوە یان لەسەر دوان ئەگەر من داواکراوە بێ ئەگەر من داواکراوە بێت دەنگ لەسەر دوانیان بدەینەوە. بسم الله الرحمن الرحيم. سيد الرئيس شكرا لكم. بما أن في الجلسة الأولى ينبغي انتخاب الرئاسات دەبێت لە جلسەی یەکەمە انتخاب سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێ في النظام والدستور لا يقول مرشحين جدد إذا من لەبەرەوەی لە دەستور و لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ناڵێ کاندیدی تازە لەبێ بێ ئەو کاندیدانی پێش و هەڵبژاردنیان بۆ بکرێتەوە. من پێم وایە بێ ئەنجومەن
پێم باشە نیو سعات بدرێ بە سەرۆکی کوتلە سیاسیەکان بۆ ئەوەی ڕاوێژی خۆیان بکەن و دوای نیو سعات هەڵبژاردن دەست پێ بکاتەوە. داواکاریتان یەکەم جۆم لێ بگرن ڕەچاوی ئەوە بکەن کە ئەیڵێم ئەوەی کە ئێستا هەمانە حاڵەتی دوو کەسمانێکە زۆرترین تەنیان بەدەستێناوە ئەوێ باشترینیان هەڵبژێرین بە پێی دەنگدان باشترینیان بە پێی دەنگدان. ئەوەی من پێشنیاریەکەم من پێم ئەڵێم ئەوەی بە پێی دەنگدان منیش ناوێک پێش ناوێکی تر بخەم. بۆچی دەنگدان لەسەر دوانیان دووبارە نەکەینەوە؟ ئەمە بڕیاری ئەنجومەنە ئەگەر ئێوە بڕیارتە لەسەریا بڕیارەکە دەڕات. هیچ کەسێک ناڕازی لەسەر و بڕیارە؟ أستاذ أسامة يتكلم أول. بسم الله الرحمن الرحيم. سيد الرئيس الأغلبية المطلقة ضرورية. زۆرینەی ڕەها پێویستە بۆ سەرکەوتنی هەر کاندیدێک و هەر یەکێک لەو کاندیدانە نەیتوانی ئەو ژمارەیە بەدەست بهێنێت. بەرزترین ئەوانی زۆرترین دەنگیان بەدەستهێناوە دەچنە جەولەیەکی تر لە ئینتیخابات. دەتوانین ئێستا بەردەوام بین یان بیخێنێ دوای بەربەند. من ناڕازیم من ناڕازیم لەسەرۆی کەوتیان سەرۆکی پەرلەمان یاساین تەواو نابێ ئەگەر دوانەکەی تر هەڵ نەبژێرن سەرۆکی پەرلەمان هەڵبژێرا و تەواو بووە و پێویستە جێگری یەکەم و جێگری دووەم زۆرینەی ڕەها بەدەست بهێنن. بۆیە داواکارم هەڵبژاردن بۆ ئەو دوو کاندیدە بکرێت کە زۆرترین دەنیان بەدەستێنەوە. سيادة الرئيس عفوا. بسم الله الرحمن الرحيم. إذا سكت الدستور أو سكت ئەگەر النظام الداخلي دەستور بێدەنگ بیان پەیڕەوی ناوخۆ بێدەنگ بوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کەواتە کێبڕکێ لە لێوان ئەو دوو کەسەیە بێت کە زۆرترین دەنگیان بەکارهێنا. ئەگەر هیچ ئاماژەیەکی دەستوریان پەیڕەوی ناوخۆی نییە ئەوە عورفی هەڵبژاردن ئەوەیە ئەو دوو کەسەی کە زۆرترین دەنگیان بەدەستێناوە کێبڕکێکەن لە نێوان خۆیاندا لە خولێکی نوێی هەڵبژاردن. تفضلي تكلمي. فەرموو قسە بکەن. هذا عصبية صارت. زۆر تووڕە بووە. بسم الله الرحمن الرحيم. سيادة رئيس السن حضرتك سەرۆکی بەتەمەنی پەرلەمان جلسة انتخاب رئيس المجلس ونائبيه لمرتين لأسباب قدمتها مبررة ومعقولة. دوو جار دانیشتنی پەرلەمانت دواخست بۆ بەهۆی ئەوەی کوتلە سیاسەکان نەگەیشتبوونە تەوافقی سیاسی و ئەو کێشەی ئێستا هەیە لە چارەسەری نە لە دەستور و لە پەیڕەوی ناوخۆیان نییە و ئێمە دەنگی خۆمان نابە دکتۆر سەلیم جبوری لەسەر تەوافقی سیاسی و لەم بۆیە پێویستە ئەوەی ئێستا ڕوودەدات غەدرێکی سیاسیە لەو تەوافقەی کە هەمومان کۆبووینە سەری و هیچ سوودێکی نییە ئەگەر خولێکی تری هەڵبژاردن لەم کۆبوونەوەیە ئەنجام بدرێت و ئێستش ئەڵێنەوە ئەوانەی کە ڕێکەوتن لەگەڵیانە ئەمە چییە کە ڕوەدات و دواتر بین کە خولێکی نوێی هەڵبژاردن کەین لە نێوان ئەو دوو کەسێک کە زۆرترین دەنگیان بەدەستێنەوە. تۆ بڕیاردا کە پێویستە لەسەر تەوافقی سیاسی بێ نابێ بگەڕێتەوە لەو بڕیارە. ئەمە کارە کاتە سەر پرۆسی سیاسی سەرجەمی لە عێراقدا نەک تەنها بە لەسەر جێگری سەرۆکی پەرلەمان. هسه راح اقول حل انا راح اقول من ئێستا چارەسەرەکەڵێم. يلا تفضل يونادي. شكرا. زۆر سپاس. سيد الرئيس برای سەرۆکی پەرلەمان. سيد الرئيس الدستور مثل ما تفضل وسكت عن معالجة. دەستور بێدەنگ بۆ لە چارەسەری ئەم کێشەیە. ئێستا دوو چارەسەر هەیە یا بەیەکێک لەو دووەی کە زۆرترین دەریان هێناوەیەکێکیان پاشەکشە بکە کە ئەمەش قورسە یان دەبێت کار بە بەندی
هەفتا بکەین کە چارەسەری کێشەی سەرۆکی پەرلەمانی کردووە کە ئەویژەوەیە کە زۆرترین ئەوەی زۆرترین دەنگێنەوە ئەو براوەیە. ئەگەر بڕیار بدەین کار بەندی مادە بکەینەوە بەندی هەفتا بکەینەوە کێشەکە چارەسەرە بێت. بسم الله الرحمن الرحيم. سيد الرئيس النصاب برای سەرۆکی پەرلەمان في الدستور نصاب دیاری کرا و نصابی النائب الأول محدد هو بالأغلبية المطلقة لعدد أعضاء المجلس يعني 165 ولم کاندیدی یەکەمە کاندیدی بۆ پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانە بێژ 165 دەنگ بەدەست بهێنێ کە زۆرینەی ڕهەیە. هیچ ڕێگرێک نییە لەوەی کە کاندیدی تازە بێیان ئەوانی کۆنتر هەڵبژاردنیان بۆ بکرێتەوە. کاندیدکردنی جێگیری یەکەمی پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ هاوپەیمانیە. دەبێ هاوپەیمانی خۆی یەکلایی بکاتەوە کە یەک کاندید دابنێت کە ئەمە ئەنجامەکە گۆڕێ یا ئەگەر هەردوو کاندیدەکە خۆیان هەڵبژێنەوە هەمان ئەنجامان دەسەکەوێتەوە. من پێشنیاری ئەوە کەم نیو کاتژمێر بدرێت بە دەستەی سیاسی هاوپەیمانی نیشتیمانی بۆ بڕیاردان. ئەگەر کێبڕکێ بکرێتەوە لە نێوان هەردوو کاندیدا پێم وابێت هەمان ئەنجامان دەسەکەوێتەوە. دکتۆر سەلیم فەرموو. شكرا سيادة الرئيس. زۆر سپاس بەرە سەرۆکی پەرلەمان. مر بسابقة في الدورة ئەنجومەن لە خولی پێشوە لە خولی یەکەمدا حينما انتخب السيد اياد السامرائي کاتێک ئەیاد سامرائیان هەڵبژارد بە هەمان کێشەیە تێپەڕین. کاندیدی زۆرمان هەبوو و نەیانتوانی زۆرینەی ڕەها بەدەست بێنین. کتابێک نووسراوێکمان نار بۆ محکەمەی دادگای فیدراڵی و قەرارەکە ئەوە بوو کە دوانی ئەو دوو کەسەی کە زۆرترین دەنگیان بەدەستهێناوە کێبڕکێ دەکەن و بە زۆرینەی دەنگ براوە دەبن. ئێستا زۆر ئاشکرا و ڕوونە دوانمان هەیە کە زۆرترین دەنگیان بەدەستهێناوە بەڵام نەیانتوانی کە زۆرینەی ڕەها بەدەست بهێنن. چارەسەری ئاسایی ئەوەیە کە چارەسەر کە هەڵبژاردن بکەینەوە و یەکێکیان هەڵدەبژێرن ئەوەی کام بەپێی دەنگەکان کامیان بۆشە بەو کاندیدە چێ لەگەڵایەتی دەنگی دەستی بەرز کاتەوە. قرار هذا ايش اقول انا هيك قلت من شرواموت انا جاي اقول من اتو امي وابلم انا جاي اقول هذا اقول يحتاج قرار منیش پێم وایە کە پێویستی بە بڕیارێکی پەرلەمان هەیە بڕیارێک لەوێ بۆ ئەوی دەنگ لەسەر دوو کەس بین بە تەنها. دەنگدان لەسەر دوان دەنگدان لەسەر دوان دووبارە ئاکرێتەوە. نص ساعة. إذن نص ساعة نيو كاتژمێر نص ساعة استراحة. نيو كاتژمێر استراحة دەکەین. بەڕێزانەوەی کە بینیتان دەنگدان بوو بۆ دیاریکردنی جێگیری یەکەمی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ئەوەی کە بینیمان دوو کەس زۆرترین دەنگیان هێنابوو بەڵام نەیانتوانی کە زۆرینەی دەنگی ڕەها بەدەست بێنن هەر لەبەرەوە
سەرۆکی پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ کرد کە دەبێت جارێکی تر لەناو پەرلەماندا دەنگ بدرێتەوە تا کاندیدێک لای بێتەوە بۆ بەدەستهێنانی 165 دەنگ هەتا ببێتە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق. لە ماوەی یەک هەفتەدا دوو وەفتی جای کۆماری ئیسلامی ئێران سەردانی هەرێمی کوردستانیان کردو و لەگەڵ بەرپرسانی حکومی و حەزبیدا چەند دۆسەیەکی جیاجیان تاوتوێ کردووە. وەفتێکی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی لە گەڵێکەتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆ دەبێتەوە و دواتر سەردانی هەولێر دەکات و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە. عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ ئێران ڕاگەاندووە وەفتەکە بە سەرۆکایەتی ئەمیری موقەدەم یاریدەدەری سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێرانە و گەشتونەتە سلێمانی لەگەڵ چەند پارت و لایەنێکی سیاسی کۆ دەبنەوە. وتیشی دوای تەواوبوونی دیدارەکانی لە سلێمانی ئەو وەفتەی ئێران سەردانی هەولێر دەکەن و لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆ دەبنەوە بەڵام هیچ زانیارییان لەبارەی ئاماژەی سەردانی ئەو وەفتەی ئێرانیدا نیە. چاوەڕوان دەکرێت سەردانی وەفتە ئێرانەکە بۆ سلێمانی و دواتریش بۆ هەولێر خۆی لە دوو ئەجەندا ببینێتەوە کێکێکیان بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سەرپۆسی پارێزگاری سلێمانی ئەوەی دیکەشیان پێدانی بەرچاوڕوونی ئێرانەوە هەبێت سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. ڕۆژی 6 حوتی 2014 وەفتێکی ئێرانی سەردانی شاری سلێمانیان کرد و لەگەڵ بەرپرسانی گۆڕان و یەکێتی کۆبوونەوە و لە کۆبوونەوەکەشدا پرسیپۆسی پارێزگاری سلێمانی و پەیوەندی نێوان بەغدا و هەرێم چەند پرسێکی دیکەیان تاوتوێ کرد. دوای کۆتایهاتنی سەردانی سەرۆک بارزانی و وەفدی یاوەری بۆ وڵاتانی تورکیا و دیدار لاگا سەرۆک کۆمار و سەرۆکوەزیران و وەزیری دەرۆی ئەو وڵاتە ئێوارەی دوێنێ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەڕایەوە هەرێمی کوردستان. دوێنێ بارزانی بە یاوەری وەزیری پێشمەرگە و وەزیری ناوخۆی هەرێم سەردانی تورکیان کرد بۆ گۆڕینی حساببانکی نەوتی هەرێم لە کاتیەوە بۆ هەمیشەی. هەروەها چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتەدا ئەنجامدا ئەوەش لە کاتێکدا کە بارودۆخی سیاسی و ئەمنیە ڕاختا دێ ڕوو لە خراپبوون دەکا. وتەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەاندووە سێبین کۆنگرەی حەزبەکان لە کاتی خۆیدا ئەنجام نادرێت و بۆ 2 مانگی تر کۆنگرەکەیان دواخستووە. محەممەد حەکیم بەیاناتی ڕاگەاندووە لە بەروەی راپۆرتی لیژنەی کۆنگرەی حەزبەکەیان تاو نەبوو بارودۆخی ئێستای هەرێم گۆڕاوە ئەنجومەنی سەرکرداتی کۆمەڵ بڕیاریداوە کۆنگرە دوا بخات بۆ ناوەڕاستی ئەیلولی داهاتوو. وتەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵ ئاماژەی بۆ کردووە کە لە کۆنگرەی سێمدا کەسبەک و شوێنگرەوەی شێخ محەممەد بەرزنجی پێشەوای پێشووی کۆمەڵ دانادرێ چونکە ئەو پۆستە نامێنێ. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی ببورن لە 31 ئایاری ساڵی 2001 دامەزرا و لە ساڵی 2005ەوە یەکەمی کۆنگرەی خۆی بەست و ساڵی 2010 لە هەولێر و دووەمین کۆنگرەی خۆی بەستووە. بەپێی پەیڕەوی ناوخۆی و حەزبەش بڕیار بوو 15 مانگە واتە ئەمڕۆ سێمین کۆنگرەی خۆی ببەستێ بەڵام بۆ 15 مانگی ئەیلول دواخراوە. پێشە سەرلژنەیەکی هۆشیاری کۆنگرەمان دەستنیشان کرد و ئەرکەکەمان بۆ دیاریکردن تاکو ئەم ڕۆژ راپۆرتەکەمان پێ نەگەیشتووە و کاری باشیان ئەنجام داوە. ئەوێ ڕای ئەوە دیارە دەبێت لیژنەی ئامادەکاری یانی ئەوان لیژنەی ئامادەکاری نەبوون دەبێت لیژنێکی ئامادەکاریش دەستنیشان کرێت. ئەمانە هەمووی لەبەر ئەو هەلومەرجش کە لە کوردستان هەیە سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی بە زۆرینەی دەنگ 2 مانگ کۆنگرەی دواخستووە ومێن دەکەین لە 15 کۆنگرە ببەسترێت. پۆستی پێشەوە تایبەت بۆ جەنابی مامۆستا شێخ محەممەد احتیمالی زۆری نەمانێتی. بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان ڕایگەیان لە هەڵمەتێکدا شەوی ڕابردوو هێزەکانیان توانیویانە 4 گومان لێکرا و دەستگیرکەن کە ئەنجامدەرانی تەقینەوەکانی ناحەی خەرەتەپەی تێدایە. عەلی محەممەد شاسوار بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان ئاشکرای دەکات لە هەڵمەتێکدا شەوی ڕابردوو هێزەکانیان توانیویانە 4 گومان لێکرا و دەستگیر بکەن کە ئەنجامدەرانی تەقینەوەکانی ناحەی خەرەتەپەی تێدایە. بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان وتیشی یەکێتی یەخود یەکێکی دیکە لەو گومان لێکراوانە لە برینداری دەستگیر کرابوو بۆی سەختی برینەکەیەوە لە ڕێگای نێوان سلێمانی کەلارگیانی لەدەستداوە. ئاماژەی بۆ ئەشکر لە هەڵمەتێکی دیکەدا شەوی ڕابردوو لە ناحیەی جەلەولا هێزەکانی ئاسایشی گەرمیان گومان لێکرایەکیان دەستگیر کردووە کە ئادانی بۆ داناوە لە ڕێگەی چێکی قەناسەوە ڕۆژانە تەقی لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایشی گەرمیان کردووە. عەلی محەممەد ڕوونشی کردوەوە تاوای گومان لێکراوەکان کە ژمارەیان 4 کەسەیان شاردوێتەوە کە لە ڕیزەکانی چەکدارانی داعشدا کاریان کردووە. یەکێک لە تۆمەتبارەکان بەڕەگەز چیچانیە و پێشتر لە وڵاتی سووریا بووە و
ماوەی چەند مانگێکە هاتۆتە سنووری عێراق و سیانەکەی تریش لە نەتەوەی عەرەبی عێراقین. شەوی ڕابردوو زنجیرێک تەقینەوە ناحیەی قەرەتەپە لە سنووری پارێزگای دیالە ڕوویدا و لە ئاکامدا 2 پێشمەرگە و 4 هاوڵاتی بوونە قوربانی. دووبارە سەردەڕەکان. سەلیم جبوری کاندیدی عەرەبی سونە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران بە سەرۆکی پەرلەمانی عێراق هەڵبژێردرا. وەفتێکی ئێران لە هەرێمی کوردستانەوە گفتوگۆ لەسەر کێشەکانی گۆڕان و یەکەتی دەکەن لە سەرپۆستی پارێزگاری سلێمانی. کۆمەڵی ئیسلامی کوردستان وادەی بەستنی کۆنگرەی خۆی بۆ 2 مانگی تر دواخست. لە خێر و خۆشیابن.